هێشتا ڕۆحت پڕە لە گوڵزاری خەمێکی ڕەنگاڵی و لێوڕێژیت لە خەونەکانت. ئازیزان، سڵاو و خۆشەویستی هەمیشەیمان لە ئەمریکاوە بۆ ئێوەی ئازیز، شاد بووینەوە بە دیدار و خۆشەویستی ئێوە. گەورەترین فیستیڤاڵ لە ئەوروپا لە فەڕەنسا سازکرا و نزیکەی 1 ملیۆن کەس ئامادەی بوو. خەڵکێکی زۆر کۆبوونەتەوە و سەرجەم پۆشاکی سپی سووریان پۆشیوە و هاو ئاهەنگ پێکەوە گۆرانیێنەری تێفەرەنجەکەی خۆیان دەڵێنەوە ئەڤغێۆن بایۆنێ لەیانەی ڕێکبی لە شارەکە. ئێوارەی چوارشەمە قەرەباڵغترین ئاهەنگ لە ئەوروپا سازکرا تا ڕۆژی یەکشەمە نزیکەی 1 ملیۆن ئاهەنگێر بە زمانی جاکسن ئاهەنگیان دەگێڕا. ئاهەنگەکە پێگاتبوو لە وەرزش و ئاهەنگی میوزیک و ڕێپێوان و وتنەوەی گۆرانی و پێشبڕکێ و چێژبینین لە خواردن و خواردنەوەکان لەسەر شەقامە قەرەباڵغەکانی شارەکە. هەر کاژمێر بوو بەدەی شەو بە ئاهەنگێڕان و گۆرانی و میوزیک لە باسک و جاکسن کلیلەکانی شارەکەیان بە شێوازێکی سمبولی ڕادەستی ئاهەنگێڕان کرد بۆ ماوەی 5 ڕۆژ. سەرباری گەرمایی ئەم چەند ڕۆژەی فەڕەنسا بەڵام ئاهەنگێڕان بە شەوقەوە هاتوونەتە سەر شەقامەکان. هەر لە ساڵی پێشەوە ناوەندی شاری بایۆ ئامادەکرا بۆ ئەو کەسانەی کە پاری بلیتەکانیان داوە کە تەنها 8 یۆرۆ بووە. تێکرا بە پشتینەیەکی ئاسایشی گەورە پارێزراوە بەهۆی ئەو کارە ساتەی ساڵی 2016 لە شاری نیز ڕوویدا. هەزار هونەرمەند لە پێناو ڕوبەڕووبوونەوەی شێرپەنجە و هاوکاریکردنی توشبووان پیشانگایەکی گەورەیان کردەوە. داهاتی ئەم پرۆژە هونەریە بۆ توشبوانی ئەو نەخۆشیانەیە و هەماهەنگێکی جوانیشە لە پێناو هاوبەشیکردنی خەم و ژیانی ئەوانی دیکەدا. لە عەمان پایتەختە ئوردنەی پێشەنگەهەکە هونەری لێدارکەت گۆلی نێزی 1000 هونەرمەند بەشداری وێ ببوون. ئەم پێشەنگەه درۆژە شەمیە بووری دەڤە بوو تەنێژ بۆ ڕۆژەکەی بوو. گۆژ عالیە گروپێ bi navê Black Team birêve çû. Mebesta vê pêşengehê ew e gorê bide hezkiriyê hunerê û kesên gomijûlî wê dibin û alîkariya wan bike dago li pêş kevin. Li nêzî 1500 de berhem beşdarî vê pêşengehê bûn. Goj Erebistana Siûdî, Misir, Urdun, Iraq û Filistînê bûn. Tiştê seyrê di navê kesên beşdar de 15 hunermendê yên bi nexweşiya penceşêrê bûn. Berpirsê grupa Black Team Ehmed Ebûgoş wisa li ser vê pêşengehê dibêje. Zêdebarî ku civak wan pir lawaz û nexweş dibîne, lê belê di rastiyê de ew pir xurt in. Wan bi vî karî xurtbûna xwe tekez kirin. Xwestin ku beşdarî nav çalakiyan bibin. Da ku xurtbûna xwe ji her kesî re eşkere bikin. Herwiha jî ev zarokê 12 salî Nîdal Ebû Necm got bi nexweşiya penceşêrê ye û li ser kursiya astengberiyê ye. Bê tabloyekê beşdarî vê pêşengehê bûye û bi alîkariya grupê Black Team wî karî bû wêneyekê ji mobayla xwe bigire û bike tablo. Behraya min ya hunerî tune ye, lê belê min ev wêne li ser mobayla xwe dît û kêfa min jê rehat. Di navendê da piştevaniya min kirin û alîkarî dan min ku nîgara wî bikişînim. Niha ez dixwazim ku bibim hunermendekî navdar û her kes berhemên min bibîne. Li gorî zaneyariyan li nêzî 4000 kesan serdana vê pêşengehê kirin û li gorî daxwaza grupê amadekar perên vê pêşengehê diçin ji bo dermankirina kesên bi nexweşiya penceşêrê û herwisa jî ji bo hunermendan. Buhayê kevaran ji $70 ta $350 bûn. Durê her tiştekî din ev gavek pir baş e ji ber alîkariyê nexweşin bi şerpenceyê dike. Nexweşiyên di welatê me de ye û ji ber ku temenên wan biçûk in vê hunermendê baş ji wan derkeve ev bû me xelkê Urdinê cihê serberziyê ye. Grupa Black Team di sala 2018 de hate damezrandin û endamên wê lê hundirê Urdinê gihiştiye 7000 kes û li dervî wê jî gihiştiye 1700 endamî. Vî karê hunerî wê dilxweşiyê derbasî dilê gelek kesan bike û wan ji rewşa nexweşiyê dûr bixîne. Dibe godiriya hunerê re deriyê nû li pêşiya wan bê vekirin. تا دیوارەکان بەرز بن، خەونەکان گەورەتر دەبن. تا تەلەکان دڕکاویتر بن، خواستی کۆچ لە پێناو ژیانێکی باشتردا زیاتر دەبێت. هونەرمەندێکی مەکسیکی شیشبەندی سنوورەکانی نێوان ئەمریکا و مەکسیکی کردووە بە جۆلانێ و مناڵانی هەردوو سنوورەکە ڕەنگە بۆ دوایمین جار دیلانەی لەسەر بکەن.
سنووری نێوان مەکسیک و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ بە پارچی یاری بۆ مناڵانی خێزانەکانی باکووری ئەمریکا و مەکسیکیەکان. هاوکات مناڵەکان سەریان گرتووە بۆ گەڕێکی هەڵبەز و دابەزی ئەم یاریە کە پێی دەڵێن سۆبیا باجا، واتە بڕۆ سەرەوە وەرە خوارەوە، وەک شێوازێک دەربڕینی ناڕەزایی دژی دیواربەندکردنی سنوورەکە لەلایەن سەرۆکی ئەمریکاوە دانالد ترامپ. داهێنەر و دامەزرێنەری ئەم بیرۆکەیە ڕۆنا ڕایل دەڵێت هەرچێک ڕوو بدات لە یەک لاوەکاریگەری دەبێت بەسەر لاکەی دیکەوە. ئەمە ئەوەیە کە یاری هەڵبەز و دابەز دەیکات، دەچێتە سەرەوە و لاکەی دیکەش دێتە خوارەوە. ڕێک وایە. خانمێکی مەکسیکیش ئایلانا ڤێتێلا دەڵێت بەڕاستی زۆر غەمگینە، ئەم شیش بەندە بربەستە لە یەک جیامان دەکاتەوە. لەم لایەوە لەسەر سنوور مەکسیکیەکان دەژین و لە لاکەی دیکەشەوە ئەمریکیەکان دەژین. من پرسیار لەوە دەکەم ئایا دەتوانین ئیتر جاریشی دیکە یەکتر ببینینەوە؟ دیەز لۆرەنس دەڵێت کاری هونەری پشکنین و دۆزینەوەیە لە نێو ئەو پەیوەندەی کە لە نێوان مرۆڤ و ژینگەدا لە ئارادەیە. پەیکەرسازێکی کورد لە هەر کۆتەرەدارێک چیرۆکێک دەدۆزێتەوە. زیاد لە 30 ساڵە سەرقاڵی پرۆژە هونەرەکانی خۆیەتی. گەڕانەوە بۆ شارستانێتە دێرینەکانی مایا و هندۆسەکان و شارستانێتەکانی دیکە لە ڕێی هەڵکۆڵینەوە. شوانڕەباتی میوانی زایاڵە بوو. ڕێباز مەجید سەردانی کرد و ئەم میوانداریەی بۆ ناردین. شوان محەممەد سعیدە، نازناوی هونەریم شوان ڕەباتیە، دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانم ساڵی 1993. بیرمە هەر لە پەیمانگا من دایمە خولیای ئەوە بووم کە تازەگەری بکەم، گەڕان وشتم زۆر بوو. دوای پەیمانگا کە تەواوم کرد چوومە پرۆژەی هونەری پەیکەرسازی لەگەڵ کاک زایر سدیق و کاک ئاکام عومەر. خۆشبەختانە باوکم دارتاژ بوو، خوا ئافریکاوە خۆی کردوم لە مناڵی و لەگەڵەوە دارم ناسیوە، دارم خۆشویستوە، ینی هەستم کردەوە. پاشانیش بیرم لەوە کردەوە کە بە ماتریاڵی ئیشکەم کە کەم بێ یاخود جیاواز بێ لەوەی کە هەیە بەڕاستی. ئیتر توانیم خۆم لەگەڵ دارە بدۆزمەوانێ بەڕاستی. تم لە تقریبەن لە ساڵی 95ەوە بە تەواتی لەگەڵ دارە من بەردەوام. سازی قوڕەکە بەدەستخۆتە چۆنیێنی زافەیەکی لێگری لایە بێتەوە، ینی خۆشترە ئاسانترە ئەوەیە. دواتر قۆناغەکانی دواتریەوە تۆزێ بارگرانی هەیە قاڵبکردنەکە و داڕشتنەوە شتەکەی، بەڵام پەیکەرتاشی ئەوەیە کە لە شوێنێک هەڵت گرت خستنەوە سەری نییە، یعنی ئەبێ تۆزێ بە حەزەرەوە یا بە وریاترەوە یاخود بە تەکنیکێکی باشتر بزانی ئەوەی کە ئەتێ بیگەێنی چۆ زیایە ئەوە بکەیت. پەیکەرسازێکی پۆڵەندی وەک فەرهاد زیاد لە 20 ساڵە سەرقاڵی داتاشینی کۆمەڵێک پەیکەر و دیواربەندی چەند کڵێسایەکە لە قاهیرە، بەڵام ئەو فەرهادە لە پێناو شیریندا شاخەکان داناتاشێت، بەڵکو لە پێناو خوادا. ماریۆ زۆر بە نەرمی سەرکەوتە سەرەوە بۆ ئەو بەشە کە بە تاشە بەردەکانەوە بەندە، کە پەیوەستە بە کڵێسا دێرینەکەی سیمۆنەوە کە لەسەر تاشە بەردە بەرزەکان پەیکەرەکانی هەڵکۆڵیوە لە قاهیرە. ماریۆ سەرقاڵی دوایمین دەستکاری دیوار بەندە پەیکەرە سازکراوەکانێتی.
ماریۆ ئەو پەیکەر سازە پۆڵندیە زیاتر لە 20 ساڵە سەرقاڵی سازکردنی پەیکەرە لە ناو شوێنە ئاستەنگ و پێچاوپێچەکانی ئەو حەوکڵێسایی ناو ئەشکەوت و دێرەکان کە سەرچاوی ئیلهامی پەیکەرەکانی لە پەرتووکی پیرۆزەوە وەرگرتووە. ئەم پرۆژەیە لەسەر داواکاری خواستی قەشەی ئەبرەشیەکەی کڵێساکە بووە کە کاتی خۆی لە ساڵانی نەوەندەکاندا ماریۆی بینیوە کە ئەو کاتە ماریۆ سەرقاڵی خوێندن بۆ و گەڕاوە بە دوای دەرفەتێکدا بۆ ئەوەی خزمەتی خوا بکات. ماریۆ دەڵێت من دەمەوێت ئەم شاخە بگۆڕم بۆ ئنجیلێکی کراوە و ئەو دەڵێت من هیچ بیرۆکەیەکی لەو جۆرم نەبوو پێشتر کە من ئاوەها بتوانم ئەم کارە بکەم. بەڵام لە کۆتاییدا گەشتم بەم دەرەنجامەی کە ئێوە ئێستاکە دەیبینن. دەژێت بۆ تەواوکردنی پەیکەرێک لە 5 ڕۆژەوە دەست پێ دەکات تا 6 مانگ ئەوەش وەستاوە لەسەر کڵێشەکەی. ماریۆ هەر لە قاهیرە ماوەتەوە و هاوسەرگیری لەگەڵ خانمیشی میسریدا کردووە و 2 کچیشیان هەیە. چەند ساڵە خۆی فێری زمانی عەرەبی کردووە بە تایبەتی بە دیالکتیکی میسری. ئەو دەڵێت تەنها حەز دەکەم لێرە بم ئەمە ئەو شوێنەیە کە دڵم ئارام دەکاتەوە. لە ناو خەڵکێکی سادەدا دەژیم من ناڕۆم مەگەر خوا ڕازی لەسەر بێت ئێرە بەجێ بێڵم. پەرتووک وەک دەریاوایە. زۆر بە سادەیی خۆم هەڵدەیەمە ناوی و مەلە دەکەم. نووسەری ئەمریکایی میلۆدی کارلسن وا دەڵێت. ئیسماعیل حەمەئەمین دەڵێت لێرەوە ئەم کتێبە هەوڵدانێکی هیومانیستیە کە قەدەرێکی سۆلیداریتی کۆی کردوونەتەوە. ئەوەش قەدەری ئێمە و حەقیقەت و جەنگەکانی نێوان سیاسەت و حەقیقەتە. بێگومان لەم جەنگەدا ملیۆنەها مرۆڤ کوژراون و دەکوژرێن. لێرەوە گرنگی ئەم کتێبە دەست پێ دەکات. ڕێباز مەجید سەردانی ڕۆژی واژۆکردنی پەرتوکەنیوەکەی قەوزەیەکی دیکەی فاشیزمی کرد و دیمەن و پەیڤەکانی بۆ ڕەوانە کردین. قەوزەیەکی دیکەی فاشیزم هەوڵدانێکی منە بۆ تێگەیشتن لەو ئەقڵەی کە جینۆسای دەکات، لەو ئەقڵەی کە مرۆڤە کوژێ و لەو ئەقڵەی کە لە پشت پرۆسەی لە ناوبردنی ڕەگەزێکی ترە، لە ناوبردنی ئینسانێکی ترە و قسەکردنە لەسەر ئەو ئەقڵەی کە لە ڕێی فەیلسوفی ئەڵمانی خانوە فەیلسوفی ئەڵمانی هانا ئارێنتەوە. من لە پەنجەرەکەی ئەوە هەندێک چەمک بە ڕوونی ئەتوانم بڵم تۆزە سادەشم کردوتەوە لەگەڵ کۆمەڵێ نمونە باس لەوە دەکات هانا ئارێن ئەوەی کە مرۆڤ ئەکوژێ ئەوەی کە جینۆسایت ئەکات وەکو ئایشمان کە لێرە هەیە یان وەکو سەدام حوسێن یان وەکو ئەوانەی تر مرۆڤێکن کاڵفامن. ئێمە پێویستە تێبگەین کە فاشیزم تەنها ئەوە نییە کە دیکتاتۆرێک ئەڕوە، بەڵکو لە دوای دیکتاتۆریەتەوە عەقڵیەتی فاشیزم جارێکی تر خۆی دووبارە ئاکاتەوە لە هەڵسو کەوتمانە لە قسەکردنمانە. ئاسان نییە لابردن، ئاسان نییە. سەدام حوسێن ڕۆیشتووە بەڵام هەزارەها سەدام دروست بووە تەنها لە ناو دەسەڵاتانە. شۆفێرێکی تاکسی کە ئەچیتە ناوە گۆرانیت بەسەرا ئەسەپێنێت، پرسیاری زۆرت لێ ئەکات، قورئانت بەسەرا ئەسەپێنێت، بیت بێژی بەسەرا ئەسەپێنێت. وەک تۆ کە ئیتە دەرەوە هەستەکەی تۆ یەکێکی دیاری کراویت، تۆ دەبێ گوێ لەو بگری، تۆ ئەبێ ئەوە بکەیت کە ئەو ئەیەوێت. کەواتە لێرەیە ئێمە ئەبێ باز لە فاشیزم بکەین. بەتایبەت ئێستا لە عێراقا زیاتر فاشیزم سەری هەڵاوەتەوە، دژە کوردبوون سەری هەڵاوەتەوە، دروستکردنی سەدام حوسێن بە فیگورێک
بەوەی کە لە گەندەڵی باشترە مادەم گەندەڵی هەیە کەواتە بابگەڕێنەوە بۆ ئەو کەسێک کە جینۆسایدی کرد و ئەو کەسێک کە کوشتونی ئەم بیرکردنەوەی بۆ هەیە بۆ چی هەیە و چۆن ئیش دەکات لەم کتێبەیە ئێمە باسمان کردو. هەر شتێک نەمکوژێت بەهێزترم دەکات. فریدریک نیتشەی فەیلسوف وا دەڵێت 400,000 میوان سەردانی فیستیڤاڵی ئاهەنگ ئامێزی هاوڕەگەزخوازەکانیان کردووە لە مەدرید و بۆ یادی 50هەمین ساڵ یادی هاوڕەگەزخوازی لە سۆنۆڵی نیویۆرک و بیرهێنانەوەی ستەم و زەبر و زەنگی فرانکۆی دیکتاتۆری ئیسپانیا لە هەفتاکاندا بەرامبەر هاوڕەگەزخوازان و خەڵک بەگشتی. 400,000 کەس هاتوونەتە سەر شەقامەکانی مەدرید بۆ ئاهەنگگەڕان بە بۆنەی دیاریکردنی ئەم ساڵ وەک ساڵی پێشەنگەکانی هاوڕەگەزخوازان و ترس لە فشاری زیاتر بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی ڕاستڕەوە هەرە توندڕەوەکان لە ئەوروپا. ڕێپێوانە ئاهەنگامێزەکە لە ویزگەی شەمەندەفەری ئەتووکای مەدرید لە پایتەختی وڵاتەکەەوە دەستی پێکرد وەک دەستپێکێکی فیستیڤاڵەکە. لەلایەن پۆلیسەوە سەرجەم ئەو 400,000 کەسە تۆمار کراون. دروشمی ڕێپیاوانەکەی ئەمساڵ بریتی بوو لە مێژوو تێکۆشان یادەوەری. بەشداران ئاهەنگیان گێڕا بە بۆنەی تێپەڕبوونی 50 ساڵ بەسەر کارە تێکدەر و توندوتیژیەکان لە ستۆنۆڵ لە نیویۆرک لە ساڵی 1969 کە بۆ هۆی دامەزراندنی بزوتنەوەی مافەکانی هاوڕەگەزخوازان لە تەواوی جیهاندا. کاتێک کڵێسای ئیسپانیا لەلایەن جەنەراڵ فرانسیسکۆ فرانکۆ کۆنتڕۆڵ کرابوو ئەو کاتانە ڕەفتاری یان هاوڕەگەزخواز بوون نایاسایی بوو. هەزاران کەسی هاوڕەگەزخواز خرابوونە سنتەرەکانی چاکسازیەوە یان زیندانی کرابوون. لە ساڵی 1970دا هاوڕەگەزخوازی وەک تاوانکاری هەژمار دەکرا پاش 3 ساڵ لە ستەمکاری فرانکۆی دیکتاتۆر ئیسپانیا بوو بە لێبوردەترین وڵاتی دنیا بۆ هاوڕەگەزخوازان و هاوکار لە ساڵی 2005دا هاوسەرگیری هاوڕەگەزخوازی و بەخێوکردی مناڵ لەلایەن دوو کەسی هاوڕەگەزخوازەوە بە یاسا ڕێی پێدرا. مانوێل کاربۆنا یەکێکە لە بەشدارەکان دەڵێت من ئێستا تەمەنم 53 ساڵە هەردوو چاری فشار دەبمەوە بەڵام ئەوانەی کە تەمەنیان ئێستا 63 ساڵە زۆرتر دووچاری پێشەرکاری و فشار بوونەتەوە. ئەوانی 73 ساڵن زیاتر و زیاتر من دەمەوێت خەڵک هەستمان پێ بکات و هاوکارمان بێت. فۆتۆگرافەرێکی فەڕەنسی و ئەمریکی نەبوایە ڕووی ڕاستەقینەی کۆمەڵکوژی ئەرمەنیەکانمان نەدەزانی. فۆتۆگرافەرەکان نەبوونایە جینۆسایدی هۆلۆکۆستمان بە تەواوەتی بۆ دەرنەدەکەوت. فۆتۆگرافەرە گریشەکە نەبوایە کۆڕەوە 1 ملیۆنەکەی کورد نەدەگەیشتە تەواوی جیهان. پیشانگای نێودەوڵەتی فۆتۆکانی جیهان گەشتەکەیان بەو هەموو ئازار و جوانیەوە ئەم هەفتەیە لە شاری سلێمانی بوون. ڕێباز مەجید لێوڕێژی ئەو ساتە وەختانەی بۆ گواستینەوە. ئێستا ئێمە لێی وەستاوین لە باخی گشتی پێشەنگای وەرڵد پرێس فۆتۆیە کە باشترین فۆتۆکانی 2007 و 2010 و هەروەها 2019 هەمووی لە پێشەنگایەکی تایبەتە هێنراوەتە عێراق و کوردستان. پێک هاتووە لە کۆمەڵێک فۆتۆی جیاواز لەلایەن کۆمەڵە فۆتۆگرافەرێکی جیاواز بابەتەکان بابەتی شەڕمان هەیە بابەتی ژینگەمان هەیە و چەند بابەتێکی تر کە کاری لەسەر کراوە و شوێنەکەشمان شوێنێکی زۆر پەبلیک و گشتیە بۆی ئەوەی کە هەموو کەسەکان بتوانن فۆتۆکان ببین و ممارەسەیکەن.
کاتێک کە فۆتۆکانە بینی خەیاڵێکی زۆر سێرە بۆ دروستەکە لەوەی کە تۆ لەو جێگەیە نیت بەڵام کە فۆتۆکە بینی ڕێک کەویتە ناو چیرۆکی فۆتۆکۆ لەبەرەوەی ئەو فۆتۆیانە لە گۆشەنیگای فۆتۆگرافەری بە ئەزمونەوە ژیراوە. پرۆژەیەکی ناوازە و گرنگ خەیاڵ و ڕوانینە موزیکیەکانی نابیستەکان پتر ئاوەدان دەکاتەوە. ڕۆمانیەکان پرۆژەیەکی جوان دەخەنە بواری جێبەجێکردنەوە. وەک ڕێبەر و گەیەنەرێک ئەم بەرگالۆوەی گالیگۆ بە بەکارهێنانی دەستەکانی مۆسیقا دێنێتە ژیانەوە. هەر جوڵەیەک هێمایەکە بۆ گۆڕانکاری لە ئاواز و ڕیتمێکدا و بە پێچەوانەی گەیەنەر و ڕێبەرەکانی تر مەبەست لە نیشانە و هێماکانی گالۆوەی گالیگۆ میوزیک ژەنەکان نین بەڵکو بۆ سوودوەرگرتنی ئەو کەسانەیە کە هەستی بیستنیان لاوازە. وەرگێڕەکەوەی مۆسیقاکە وەردەگەڕێتە سەر زمانی ئاماژەی ئەمریکی لە ڤیستیڤاڵی ئلکتریک کاستڵ ڤیستیڤال ئامادەبوو لە سەر ستەیج لە دەوروبەری شاری ڕۆما کە لە ڕۆژی یەکشەمە لە 21 مانگی حەودا بەڕێوەچوو ئەو بۆ یەکەمین جارە ڤیستیڤاڵێکی لەو شێوەیە بەڕێوە بچێت بۆ ئەوانەی کە توانای بیستنیان کەمە یاخود نابیستن. من دەمەوێت ئەوە بڵم کە ئەو کەسانەی توانای بیستنیان هەیە و گەنجن بە هەر شێوازێک مەیلیان لێ دەتوانن بەشداری لەگەڵ توێژی نابیستاندا بکەن بە هەر ڕێگایە کە بتوانن هاوکاریان بن و ئەگەر ئەوان بەشداری بکەن ئەوە دەتوانن قوڵ ببنەوە لەناو ئەو توێژەدا و زیاتر لە جیهانی نابیستان تێبگەن و فێر ببن هەروەها چۆن بتوانن زمانەکە لێک بدەنەوە کاری وەرگێڕی بۆ بکەن. ڤیۆلیتا کوگ یەکێکە لە وەرگێڕەکانی زمانی ئاماژە و نابیستە. لەگەڵ هاوڕەکانیدا بەشداریان لە ڤیستیڤاڵەکەدا کرد و دەڵێن ئامادەبوونی ئێمە لەم ڤیستیڤاڵەدا یارمەتیمان دەدات کە هەست بە یەکسانی بکەین لە نێو کۆمەڵگەی ڕۆمانیدا. سڵاو، من ناوم ڤیۆلیتا کۆکە و تەمەنم 33 ساڵە. کوک هەر لە سکماکیەوە هەستی بیستنی لەدەستداوە بە ئەزمونێکی سەختدا تێپەڕیوە لە قوتابخانە بەهۆی ئەوەی نەیتوانێت لە دەوروبەرەکەی تێبگات. ئەمەش ڕێگەیەک بوو بۆ ئەوەی کە بچێتە ناو ئەو کەسانەی هەستی بیستنیان لاوازە. من زۆر حەزم بە سەماکردنە بەشداری لەوانەکانی سەماکردندا دەکەم. هەندێک جاریش کاتی زیاتری پێ دەدەم و پشوویەک دەدەم. من حەز لە سەمای باچەتا و سەڵسا دەکەم. ئەوەش ئاسان نییە چونکە پێویستە شوێنی هەنگاوەکان بکەوم، شوێنی ڕێتمەکە بکەوم. بەڵام متمانم بە هاوکارانم هەیە لە سەماکردندا و پاشان دەزانم کەی ڕێبەری دەکرێم و دەتوانم ئەوە بکەم. بە گوێرەی کاروباری وەزارەتی دادوەری کۆمەڵایەتی ڕۆمانیا زیاتر لە 23,000 کەسی نابیست لە ڕۆمانیادا هەیە وەکوک کە ڕوبەڕووی ناڕەحەتی بوونەتەوە لە قوتابخانە و ژیانی ڕۆژانەیاندا. سەرڕای ئەوەش کوک ڕێگەی بەوە نەدا کە لاوازی هەستی بیستنی لە ژیانێکی تۆکمۆ و تەواوەتی بیوەستێنێت. من لەلایەن داپیرە و باپیرم بە خێوکراوم منیان فێری زمانی گفتوگۆکردن کردووە و هەروەها خانەوادە نابیستەکەشم فێری زمانی ئاماژەیان کردم. من بە 2 زمان قسە دەکەم، زمانی ئاماژە و زمانی ڕۆمانی. من 2 زمان دەزانم. ئەو لەوانەکانی سەماکردن و ڕاهێنانەکانی تر وەک وەرگێڕێکی زمانی ئاماژە بەشداری دەکات و سەرپەرشتیارانی کۆمەڵگەی وەرگێڕانی زمانی ئاماژەی شارەکە ڕێنوێنی خەڵک دەکەن تا بیسەلمێنن کە ئەوانەی هەستی بیستنیان لاوازە لە هیچ چین و بەشێکی کۆمەڵگەدا جیا ناکرێنەوە. بۆ ئەوەی ببیتە ڕێبەرێکی سەرکەوتوو سەما بکە. نەغمە و جوڵە و هارمۆنیەتی جەستە لە کاتی سەمادا ڕۆح و دەروونت ئازاتر و بوێرتر دەکات. گەنجێن لە دەهەمین کەمپائێڵی لە سەرانسەری ئەمریکا کار دەکەن لەسەر چەند جۆرێن سەمایە وەکی جاز، باڵێ یان لەیزینێن ئەفریقا ڕۆژ ئاوا. من دەوێت ئەف سەماکارێکە شارەزا بم هەر بسە ئەف هەر وەکێرێکێکێ بۆ من دۆ پتر پێش بکەوم و بەهێزتر بم. ئەو گەلێک باشە ئەوێژەدەرێکی گەلێکی باش ئەگەر من جارێکی ویە ئەز لەوێ گەرمەوە و ئەگەر من هارکاریەک ویە ئەز دزانم ئەز دەکارم بزمەوە بۆ کۆمپا ئێلی چونکە ئەف هەر گاو دە پاڵپش بن بۆ من. و ئەف پاڵپش دەهەمی ji ber kesekî ye. Li dîv axiftin a rêveberan niştîmaniya vêrek xistine.
ئەس هزر دەکەم ئەڤرێکە بەلکی جودا بێت ji پرۆگرامê ئەیلی ئەڤا دزڤڕیتەڤا بۆ ئالڤێن ئەیلی وی باوەڕ دەکرد کو سەماکردن بۆ هەر کەسێکیە و ئەف کەمپا دەبیتە دلیڤەکە gelek باش ji bo gencan دابکارن لەسەر شیانên خۆکار بکەن. Ev xûleşeş heftiya vê kempê semayeka profesyonel bi qutabiyên xwendingehên navendî dabîn diket. Her wisa wan didene yasîn bû dîtina huneran nivêsînên afrêner û pêşveçûnên kesîne da ku wan pitir bawerî bi şiyanên xwe hebît. کەمپا ئەیلی وێ دەلیڤێ دەداتە گەنجان داخۆ ببینن کاوان divên bibne çi û divên بەگەهەنە کیرێ ئەڤە هەمی لەسەر چێکردنا گەنجێکê berhem hênere. û ew gencê barî bixwe heyî dê karî dihêz û şiyanê semakirinê bigehît. جوانێک هەیە لە دڵی هەموواندا دەمێنێتەوە بەڵام هەندێک جوانی هەیە نەبێت بە وێنە بیرمان ناکەوێتەوە. هونەرمەندی کورد ئەحمەد قایە دەڵێت من نامەوێت تەسلیمی قەدەرێکی کلاسیکی بم دوای مردنم نامەوێت ئێستا لێم تێبگەن منێک کە لە ئازاردا ڕۆچووم نامەوێت چیدی خەڵکانی دنیا و لەسەر و هەمیانەوە میلەتی کورد ڕووبکەنە چیاکان و چاویان پڕ فرمێسک بێت لێم تێبگەن تازایەڵە و داهێنان و جوانێکی دیکەی جیهان هەر شاد و بەختەوەر بن.